بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بسرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمانمرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. وەخوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکاتن. خۆشەویستان، لە زنجیرەی چوارەم بەرنامەی پەنا دێینە سەر یەکەم دووەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام کە ئەو فەرمودەیە ئەبی سەعیدی خودری ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ: دخل رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم المسجد فإذا هو برجل من الأنصار يقال له أبو أمامة. ڕۆژێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دیارە کاتی نوێژ نەبووە، کاتی بانگ و ئەوانە نەبووە، ینی کاتێکی غەیری بانگ و غەیری نوێژ و ئەوانە بووە، دەچێتە مزگەوت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، تەماشە دەکا پیاوێک لە مزگەوت دانیشتوە ناوی ئەبوو ئومامەیە. ئەو فەرمودەیە تەبەن فەرمودەیەکی زۆر قەیمە، ئەوەش دەلالەت لەسەوەی دەکا ئینسان دەکرێ مەسەلەن لە غەیری کاتی نوێژی بچێتە مزگەوت دانیشیتن، و بە تایبەتی کە ئینسان خەفەتبار بێ، غەمبار بێ، شەکوای خۆی بۆ لای خوای پەروەردگار بکات تەبارەک و تەعالە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ فەرمووی: یا ئەبا ئومامەتە مالی ئەڕاکە جالیسەن فی المەسجد فی غەیری وەقتی الصەلات. فەرمووی: ئەبوو ئومامە، ئەوە چێ دەبینم لە مزگەوت دانیشتی ئاوا کە هێشتا کاتی نوێژیش نییە. ئەوجا ئەو فەرمودەیە ئەوەشمان بۆ بەیان دەکا کە براگەورە و دەسەڵاتداری مسلمانان دەبێت لە هەموو خەڵکی زیاتر مولتەزم بێ بە مزگەوت. ئەو کەسێک کە دەڵێ ئەمن وەلی ئەمری مسلمانانم، نابێت لە مزگەوت دابڕێتن، ئەوجا نابێت لە بێئاگا بێ لە ڕەعیەتی خۆی، دەبێت لە کەم و کوڕی و حتا نەک لە کەم و کوڕی، حتا ڕەعیەتێکی بینی، خەڵکێکی بینی کە لە ژێر دەسەڵات و لە ژێر سەیطەڕەی ئەودان بە غەمباری دانیش و دەبی لێیان بپرسێتەوە، بزانێ بۆ غەمبارە، بۆ خەفەتبارە، نەک بڵێ وەڵا زانم چیشم پێدایە با تەداخولی نەکەم، عیلاقەم پێیدا نییە، نەک ئەوەی نێتە ناو خەڵکی. ئەمڕۆ بەرپرسانی ئەو وڵاتانە بەعام وڵاتانی ئیسلامی کەس لە خەویشدا نایان بینێتن، نەک بە زیندووی، یعنی نایەنە خەویشتە الحەمدولله. ئەوجا دەفەرمێ: قال هموم لزمتني وديون يا رسول الله. فەرمووی: ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، هەندێک خەم و خەفەتم هەن و زۆریش قەرزدارم. تا تەماشەکە قەرزداری و خەم و خەفەت ئینسانی گۆشەگیر دەکات، تاقەت و توانا لە ئینسانی دەبڕێتن. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کە پرسیارەکەی لێ کرد، ئیکتیفای بە وەڵامەکەی ئەبوو ئومامە نەکرد، دەی بڵێ ئینشاڵڵا خوای گەورە دەروی خێرت لێ دەکاتەوە کە مشکلەی من نییە. فەرمووی: ئەفەلا أعلمك كلاما إذا أنت قلته أذهب الله عز وجل همك
وقضى عنك دينك. أي أبو أمامة. طبعا ئەو کاتەی لە دەوڵەتی ئیسلامی زۆر فەقیر بووە، ئیمکانیاتی مالی زۆر زەعیف بووە. دەنا هەر کاتێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بیبینی بێ هاوڵێک هاوڵاتیەک فەقیر بووە، هەژار بووە، ئیمکانیەتی لە بەردەستدا بوو بێتن بە مادە هاوکاری کردووە، دەستباری بۆ گرتووە، باری بۆ ڕاست کردوتەوە. بەڵام ئەگەر ئەوەش نەبێ ڕێگا چارەسەرێک پیشان داوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. لەبەرەوە دەفەرمێ ئەبوو ئومامە هەندێک کەلیماتت فێر بکەم، هەندێک پاڕانەوە و دوعا و نزات فێر بکەم، ئەگەر دوعا بکەی و لە خوا بپاڕێەوە خوای پەروەردگار ئەو خەم و خەفەتەت لا دەدا، قەرزەکانیشت بۆ تەرتیب دەکات، قەرزەکانیشت بۆ دەداتەوە. دەفەرمێ قال قلت بلى يا رسول الله، بەڵێ ئەی پێغەمبەری خوا. فەرمووی قال قل إذا أصبحت وإذا أمسيت. أبو أمامة بەیانیان کە ڕۆژت کردەوە، ئێواران کە شەوت کردەوە، کە شەو داهات شەوانە، و ئێوە بەیانیان کە بەیانی داهات، لەو دوو کاتەدا بڵێ اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. ولا برندي استعوانا تفسير ناكم چکو یەکێک دێنێ سەریان. فەرمووی ئەو دوعایە بکە، بپاڕێەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. طبعا برا بەڕێزەکانی خۆم، بیسەرانی ئازیز و خۆشەویستم، پاڕانەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا شەرت و شروعی خۆی هەیە. یەکەم ئینسان دەبێ بەڕاستی کاتێک کە دەپاڕێتەوە چاک خوای خۆی ناسی بێتن، اعتیمادی لەسەر خوا بێ، قەناعەتی بەو دوعایانەی خۆ هەبێ کە دەیکاتن، و دڵ و زوبانی پێکەوە، هەموو ئەعزاکانی پێکەوە بپاڕێنەوە. ئینسان غافڵ نەبێ کە دوعا دەکا دەپاڕێتەوە. ئەوجا ئینسان خواردنەکەی حەڵاڵ بێ، خواردنەوەکەی حەڵاڵ بێ، جلوبەرجی حەڵاڵ بێ، ئەو شوێنەی لێ نیشتە جێ دەبێ حەڵاڵ بێ. ئەوانە هەمووی هاوکار و هۆکارێکن بۆچی؟ بۆ جێبەجێبوونی دوعاکان، بۆ وەڵامدانەوەی دوعاکان. لەبەرەوە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە گەورە تابعیە، لە بەسرە لێی دەپرسن، دەفەرمون ئەی ئیمام بۆ زۆر دوعا دەکەین و خوای گەورە دوعاکانمان جێگیر ناکا. فەرموون چۆ خوای گەورە دوعاتان جێگیر دەکا کە پۆشاکتان حرامە، خواردنتان حرامە، مەسکەنتان حرامە، ئەوانە هەمووی حرامن. کەواتە ئینسان کە بیەوێ دوعاکانی جێگیر بن، دەبێ هۆکارەکانی جێگیربوونی دوعا لە خۆماندا بینی نەدی. هەر کاتێک ئەو هۆکارانەمان لە خۆمان هینادی، خوای گەورە و تەبارەک و تەعالا دوعاکان جێگیر دەکاتن. و دوعا ڕەتکردنەوەی نییە، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێتن. یعنی ئەو دوعای کە لە دەوی ئینسانی موسڵماندا دێتە دەرەوە، گەڕانەوەی نییە. یان فەوڕەن خوای گەورە بۆ جێبەجێ دەکا، یان بەقەدەر ئەوە ناخۆشی و ناڕحەتیان لەسەر دەفع دەکا، یان بۆت هەڵدەگری بۆ ڕۆژی دوای. هەر یەکێک لەو سەیانە بن جەژنە بۆ ئینسانی ئیماندار، خۆشبەختیە بۆ ئینسانی ئیماندار. لەبەرەوە دەفەرمێ ئەبوو ئومامە بەیانیان و ئێواران ئەو دوعایە بکە. ئەو دوعایە خوازیارم هەمومان لەبەریکەین و دوعا بکەین و بپاڕین و لە خوای پەروەردگار لە کاتە تایبەتەکان و لە کاتە زیادزیاکان. اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال. دەفەرمێ ئەوە چییە؟ ئەوەی جێڕاوەتەوە بۆ خۆی دەجێڕیتەوە کە ئەبوو ئومامە بەسەرە خۆی داهاتووە. دەفەرمێ فەفەعەلت ذلك، ئەوەی پێغەمبەر پێی گوتم عەلەیهی سەڵاتو وەسەلام جێبەجێم کرد. ئەدی نەتیجەکەی ئەبوو ئومامە
دفرمي فأذهب الله عز وجل همي وقضى عني ديني. دفرمي خواي پروردگار خم و خفتكي لدل دا ماڵین و خەم و خەفەتەکەی لە کۆڵ کردمەوە و قەرزەکەشی بۆ دامەوە. جا قەرزدانەوەکە پێم خۆشە لێران هەڵوەستەیەکی لەسەر بکەم. جاری وایە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئیشێکت بۆ سەهل دەکا، ئەو ئیشە هەرچی دەستی بۆ دەبەی قازانج دەکەی پڕبەرەکەتی دەکاتن، دەبێتە مای دانەوەی قەرزەکانت. نەخێر بەنەوعێکی دیکە دەبینێت و ئەهلی کار و کەسابەتنی کار و کەسابەت پێ ناکرێ، مقعدی لە ماڵەوە دانیشتووی ئافرەتێکە، چکە و دوعا تایبەت نیە بە پیاوە. خوای گەورە تەبارەک و تەعالا دڵی دەوڵەمەندێکت بۆ نەرم دەکا، دەیخاتە دڵ کە بێتن دەستبارت بۆ بگریت و قەرزەکانت بۆ بداتەوە. ئەو نمونانە گەلک گەلک زۆر نەگە باسییان کەی. عەفوەن. ئەوجا ئەو فەرمودەیە ئەبوو داود ڕیوایەتی کردووە، بەڵام هەمان فەرمودە بخاریش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەرێ بۆی ڕیوایەت کردوین کە دەفەرمێ عن أنس رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم كان كثيرا ما يقول. دەفەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر ئەو دوعای دەکردەوە. ئەنس دەفەرمێتن، طبعا ئەنس ئەتوانم بڵێم لە هاوڵان لە هەمان نزیکتر بوو لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، خزمەتکاری پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام. دەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم كان كثيرا ما يقول، يعني زۆرم ئەو دوعایە لێ بیستۆ دووبارەی دەکردەوە. چێ دوعایەکە دەکات؟ پێغەمبەرە بۆ خۆی دەیکاتن. اللهم إني أعوذ بك من الهم والحزن والعجز والكسل والبخل والجبن وضلع الدين وغلبة الرجال. بخاري أو فرمودية الرواية دكا رضا ورحمتي خواه لسر بين سر مفرداتي أو فرمودية يكم يعني كذا فرمي اللهم إني أعوذ بك من الهم والحزن. فرق لنيوان هم حزن سي الله زماني عربي ده هم خۆش شەویستان کاتێک بۆ شتێک بەکاردێ کە هێشتا نەهاتووە، هەم بۆ شتێک دێ بەکاردێ کە هێشتا نەهاتووە، لە بۆ مستەقبەلە. یعنی بۆ نمونە تۆ پۆلی پێنجی یان بڵێ پۆلی یازدەی ئەم ساڵ خەم و خەفەتە پۆلی دوازدە چۆن بەڕێ دەکەی، دەرەجەی دێنی یان ناینی. ئەو فکرکردنەوە دەبێتە فکرکردنەیەکی سلبی لەسەرت. دائیمەن خەمۆک دەبی، دائیمەن ئاوا چ کابرا وەکو بڵێ شتێکت لێ بزر بووە، زەین و فکرت دەڕواتن، یانەوەتە تیجارەتێکت کردووە، معاملەیەکت کردووە، ئەو معاملەیە دیار نییە داخۆ خێر دەکایان زەرەر دەکاتن، بەردەوام خەم و خەفەت و دەستت لە بن چەناگەت دانایە و دەی فکر دەکەی و ئاخان هەڵدەچێشی و چییە کاکە؟ خۆشەویستێکت لە سەفەرە نەگەڕاوەتەوە، خەم و خەفەتی دنیاتە کاکە داخۆ بێتەوە، داخۆ کەی دێتەوە، چۆن دێتەوە، سەلامەت دەبی سەلامەت نابی. ئەوە چی پێدەگوترێ؟ پێی دەگوترێتن هەم. ئەدی حەزەن بۆ شتێکە کە ڕووی دابێ و تێپەڕی بێتن، ڕووی دابێ و تێپەڕی بێتن، بۆ ماضیە، بۆ ڕابردووە. بالفعل پۆلی دوازدە بووی، ئیمتیحانت داوە، ساقیت بووی، خەفەتبار بووی، شتێکە ڕابردووە، معاملەیەکت کردووە، زەرەرت کردووە، ڕابردووە، سیارەیەکت بۆ وەرگەڕاوە، ڕابردووە. لەبەر هەندێش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا نسحەتمان دەکا، ئامۆژگاریمان دەکا کە باسی قەزیەی دنیا دەکا، باسی قەدەر دەکاتن، دەفەرمێ لکەی لا تەحزەنوا عەلا ما فاتەکم، لکەی لا تەحزەنوا عەلا ما فاتەکم، بۆی کە خەفەت نەخۆنەوەی کە بۆ مڵکی تو نەبوو کاکە،
خوای گەورە ئەیوێ تاقیت کاتەوە بەوەی کە لە دەستت داوە خەفەتانی بۆ مەخۆ ولا تفرحوا بما آتاكم زۆریش دڵخۆش مەبن بۆی کە هەتانە بەروی ئەوی شەرمڵچیەوە یان ئەنگۆی بەجێ دڵینیان ئەوە ئەنگۆ بەجێ دێڵیتن بەو خوا ئینسان بەس لە دین حاڵی بێ بەس لە دین حاڵی بێ بەختەوەرترین کەس دەبێ لەو دنیایدا دەفەرمێ الحەزن فەوات الخەیر بەڵام الهەم چییە؟ دەفەرمێ فيه استهلاك للوقت زەرەرەکانی هەم چییە؟ یەکەم کات زۆر بەفیڕۆ دەدەی هەر دادەنیشی و هەر فکر دەکەیەوە دوو کابرا لە ئیشی چاک بەدوا دەکەوێ لە ئیشی باش بەدوا دەکەوێت لە ئیشی خێر بەدوا دەکەوێت بەرەوەی سەفینەکەی غەرق بووە ئەوجا هەم ئینسانی تەشجیع دەکا بۆ تەمبەڵی و تەوەزەلی ئەوجا بۆ ئەوەی کە بەردەوام دانیشێت و دانیشێ و دەی زغارەی لەسەر زغارەی پێکە یان چا لەسەر چای بخۆوە یان هەر شتێکە ئەوەیە لە ڕەفیق و لە هاوڕێکانی دادەبڕێتن خەڵک خەریکی کار و کەسابەتی خۆی و هەر خەریکە فکر دەکاتەوە تووشی نەخۆشی نەفسیش دەبێتن و هەم ئینسان تووشی چ دەکا تووشی ئەوە دەکا کە هەموو کاتەکانی بەفیڕۆ بڕواتن لەگەڵ ئەوەدا کە هیچ شتێکت بۆ ناجێڕیتەوە و هیچ شتێکت بۆ جێبەجێ ناکە گوتمان لەبەر هەر نەهاتوو هێشتانەکە بۆ چ هەموو خەم و خەفەتەی بۆ دەخۆی بەڵام حوزنەکە دەفەرمێ بۆ چییە؟ حوزنەکە بۆ لە دەستدانی شتێکی بەظاهیری لای تۆ شتێکی باشە شتێکی باشت لە دەست داوە دەرەجەت نەیناوە سیارەکەت وەرگەڕاوە زەرەری مادیت کردووە خۆشەویستێکە تۆ فاتی کردووە ئەو شتانە هەمووی دەبنە مایەی چی؟ حوزن بەس لێرانە با تەماشای ئەو فەرمودەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا حوزنەکە بۆ شتێکی دیشە بۆ ترسانە لەوەی کە کابرا تووشی چ بێت تووشی شەڕێک بێتن تووشی ناخۆشیەک بێتن وەکو ئەمڕۆ کە دەبینی مەسەلەن ئەو نەخۆشیانەی کە دەگوازرێنەوە لە دنیا هەن جا پێم خۆشیە ناوی نەخۆشیەکان بێنم نەخۆشی گەلێک زۆرن یعنی ئێستا باوەڕت بێ خەڵکێکی زۆر ئیسراحەتی لێ هەڵگیراوە یەک دنیا خەم و خەفەت بار بۆ لەسەر لێوانی هەر ئینتیزار دەکا کەنجی نەو نەخۆشیە لە دەرکەی دەدات و توش دەبێتن بەس با من یەک دڵنەوایی تام کەم لێرانە هی خۆم و ئێوەش ئەلێرانە ئەگەر ئینسان ئیمانداری ڕاستەقینەیە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە نابێ خەفەت بخوات نابێ غەمبار بێ دائیمەن دەبێ بەشوش بێ دائیمەن دەبێ لێو بە زەردەخەنە بێتن دائیمەن دەبێ دڵی خۆش بێ دائیمەن دەبێ گەشبین بێ بۆ دەفەرمێ ئەبوو دەردا لە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام بۆمان دەجێڕیتەوە دەفەرمێ لكل شيء حقيقة هەموو شتێک حەقیقەت و نێوەرۆکێکی خۆی هەیە حەقیقەتی خۆی هەیە وما بلغ عبد حقيقة الإيمان ئینسان حەقیقەتی ئیمانداریەتی یان ناگاتە ڕاستی ئیمان و ئیمانەکەی کامڵ نابێ حتى يعلم أن ما أصابه لم يكن ليخطئه ئەوەی کە تووشت هاتووە بە حاڵە تووشی تو نەهاتووە خوای گەورە تەقدیری کردو تووشی تو بێ کەواتە خەفەتان بۆ دەخۆی مادام خوای گەورە شتێکی لەسەر نووسیوین قەسەم بە زات و سیفاتی خوا خۆ لە دار و بەردی دەی تووشت دێتن وما أخطأه لم يكن ليصيبه ئەوەی کە تووشیش نەهات خوای گەورە تەقدیری وا بە تووشت نێەوەی نییە بڵێ کەم مامەت بەستی وەڵا کەم مامە ئەتوی ڕزگار کردووی یان چووی خۆت لە شوێنێکی حەسر کردو قەسەم بەخوا بە پشەبایەکی دە پەنجەرەی دادینی تەژۆرێ تووشت دەبیتن ئەگە خوای گەورە تەقدیری کرد بێتن ئەگە تەقدیریشی نەکرد بێ بەبیللا وەتەڵا هەرچی کە دەور و بەرد هەمووی توش بێترە تو هیچ لێ نایەتن ئینسان دەبێ ئیمانی ئاوا بێت کاتەکەمان دەڕوا ئینشاڵڵا لە بۆ دەرسی
حەڵقەی داهات و زنجیرەی داهات و دێنەوە سەری ئینشاءالله. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکاتن و سەر بەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.